لە هەفتەی 25 خولی ناوی کوردستان کۆمەڵێک یاری گرنگ لە یەک کات ئەنجام دران. گرنگترینیان لە پیرمان بوو. ئاڕاڕاتی پێشەنگ پێشوازی لە دەربەندیخان کرد و پێشمەرگەی هەولێریش ڕوبەڕووی سەید سادق بوویەوە. دەربەندیخان لە خولەکی 23 لە ڕێگای فەرمان عوسمان بە ئەسیستی زانیار حەسەن با گۆڵی یەکەم پێشکەوتن. لە نیوەی دووەم و لە خولەکی 55 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەڕاد ئەشمار کرد و دلۆڤان و ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. یاری بەم یەکسانیە بە کۆتا هات. یاریەکە بۆ ئێمە بەڕاستی زۆر قورس بوو لە بارودۆخێکی خراپە بووین تیپەکەمان پێویستمان بە ئەنجامی یاریەکە بوو. سواز بخوا لە سەرەتا یاریەکەەوە ئێمە باشتر دەکەوتین دەتوانم بڵێم بە تێکڕای جێمی یەکەم ئێمە باشتر بووین. بەڵام گێمی دووەم وەگە بیننەوە ڤیددیۆیە هەموو شتێکەیە ئەی بەڕاستی یاری ئەوان ناکرێت بەمە تیپ سەدارە بێ ئێتر تەواو ناوژیوان ینی هەموو کەسێ ناکرێت ینی بۆ شێ ڤیددیۆیە حاڵەکاتێ ئێمە نادی سەرفیاتی کردو ئێمە ڕێگە دوورەمان بڕێواتوین بۆ یاری ناکرێت بە بۆنەی شتێکی وازەح و ینی کە شتەکەت ڤیددیۆ هەیە هەموو شتێکەیە ناکرێت بە بۆنەوە ئێمە دوو خاڵیترمان لە دەستدا ئێمە شایانی سێ خاڵەکەین بەڕاستی ئەگەر حتا ئێستا گۆڵەکەیان بۆ نەیەکراوە گەرەو جەزانەوە بەداخەوە هیوادارم لیژنەی تاحکیم بە جوانی سەری ڤیددیۆکە بکاتەوە ئاگاداری حاڵەکاتەکە بێیان لە کاتی یاریەکانە برادرانی یاساویش و پۆلیس زیاتر لێرە ئامادەم ڕاستی حەکەمەکە لە بینی جێمەکانە چوە دەرەوە هەڕەشەیان لێ کرد بە بەرچاوی هەموو عالەمەوە هەموو ئەوە کێ لێرە بە شایەتیەدا کە هەڕەشیان لە ناو ژیوان کرد بەڕاستی ئەمە بۆ ئێمە قورس بوو ئەمە بۆ هۆکاریەوەی یاریەکە بە یەکسانمون کۆتایی بێ بەداخەوە هیوادارم بۆ یاریەکانی داهات و ئاگاداری کەمێک ئەو حاڵەکاتانە بن. پێشمەرگەی هەولێریش بە درێژایی نیوەی یەکەم لە میوانەکەی باشتر دەرکەوت و هەوڵی زۆری بۆ گۆڵتۆمارکردندا تا لە خولەکی 37 دیار عەلی بە ئەسیستی گەیلان لوقمان خاوەن ماڵی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. لا نیوەی دووەم و لا خولەکی 57 دیار عەلی ناسراو بە حەمکە گۆڵی دووەمی خۆی و پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. جارێکی دیکەش ئەسیست گەیلان لوقمان بوو. حەمکە چەند دەرفەتێکی ئاسانی بۆ ڕەخسا تاوەکو هاتریکی خۆی تۆمار بکات و یاریەکە پێش فیکەی نابژوان تەواو بکات. بەڵام دەرفەتەکانی بە ئاسانی لەدەستدان. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و پێشمەرگەی هەولێر سەرکەوتنی تۆمار کرد. بەم شێوەیە تا ڕادەیەکی زۆر کابەری نازناوەکە لە نێوان پێشمەرگەی هەولێر و ئەڕاد مایەوە. پێشمەرگەی هەولێر با 44 خاڵ هاتە پێشەنجی و ئەڕەڕاتیش با خاڵێک کەمتر چوە خانەی دووەم. هەفتەی داهاتوو پێشمەرگە پشوو دەبێت و ئاڕەڕات ڕوبەڕووی سەید سادق دەبێتەوە. هەفتەی دواتریش لە دێربی پیرمام هەردوو تیب ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.